الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم وخاتمهم محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. بران خوشكان مسلمانانی بەڕێز و خۆشەویست، السلام عليكم ورحمة الله. ئێمە لە پێشکەشکردنی بابەتی بەرەو دۆستایەتی و هاوکاری نێوان مسلمانان گەیشتوینە تەوەری پێنجەم و کۆتایی و گەیشتون ئاڵلقەی 26ەم. ئەم تەوەری پێنجەمە هەم لە ئاڵلقەکانی 26 و 27 و 28 و 29 پێک دێ و ئاڵلقەی سێمیش دەرەنجامی کۆی 29 ئاڵلقەکەی پێشوو ڕادەگەیەنی. ئەم ناونیشانی ئەم ئاڵلقەیەمان بریتێ لە وریابوون، ئەم تەوەرەمان تەوەری پێنجەم، وریابوون لە چەند دەرد و نەخۆشیەک و ڕاستکردنەوەی چەند هەڵەیەک. ئێمە لە چوار تەوەری ڕابردوودا هەم باسی ئەوەمان کرد کە پێویستە تێگەیشتنی ڕاست و دروستمان هەبێ بۆ ئیسلام، و ئەوە لە تەوەری یەکەم. تەوەری دووەم پێویستە باش پێ بگەین بەهۆی ئیمانەوە. تەوەری سێم پێویستە مامەڵەی پەسند و باشمان لە بینی خۆماندا هەبێ، و تەوەری چوارەمیش پێویستە هەڵسوکەوتی شەرعیانەمان لەگەڵ خەڵک و کۆمەڵگا و دەوروبەردا هەبێ. ئەم تەوەری پێنجەم تەرخان کردو بۆ خستنەڕووی هەندێک دەرد و نەخۆشی و هەندێک گرفت و کێشە و هەندێک هەڵە و پەڵە کە دەبێت ڕاست بکرێنەوە. یەکێک لەو بیرکردنەوە هەڵانە بریتێ لە ئەوە کە بنیاتنانی قەواری سیاسی کردن بە ئامانج و بکەم تەماشاکردنی کار و چالاکیەکانی دیکە. ئەمە ئەگەر تەماشای کۆی تەوژمی ئیسلامی بکەین لە ڕۆژهەڵاتی دنیا بۆ ڕۆژ ئاوایی، لە باکووری و بۆ باشووری، و چ لە نێو خۆمان وەکو هەرێمی کوردستان و چ لە شوێنەکانی دی، ئەم حاڵەتە دەبینین کە بریتێ لە چی؟ دروستکردن و بنیاتنانی قەوارەی سیاسی و دەوڵات کراوە بە ئامانج. شتەکانی دیکە نادیدێ دەگیرێن، یا بەکەم تەماشا دەکرێن، یا بایەخی پێویستیان پێ نادرێ. ئەڵبەتە ناڵێم لە هەموو لایەنەکاندا و لەلایەن هەموو کەسەوە وەکو یەکە، بەڵام ئەم حاڵەتە هەیە کە بە تەکید ئەمە هەڵەیە. بۆچی؟ چونکە قەوارەی سیاسی و دەوڵات و هەبوونی دەسەڵاتێک کە سەرپەرشتی کۆمەڵگا بکە، ئەمە گومانی تێدانیە کە بەشێکە لەوەی کە مسلمانان دەبێ هەوڵی بۆ بدەن کاری بۆ بکەن بیهێن نەدی. بەڵام ئەمە دەرهاویشتەی کۆمەڵێک پێشەچیە، دەبێت پێشەچیەکانی دیکە هەبن، ئەمجا ئەم دەرەنجامیان لێ پەیدا دەبێت. با تەماشا بکەین. من حەوت خاڵ دەخەمە ڕوو لەو بارەوە. یەکەم، قەوارەی سیاسی لە ئیسلامدا وێڕای عەقڵ و واقع سروشتی ئیسلام دەیخوازێ، و گومانی تێدانیە کە دەقەکانی شەریعەتیش دەیخوازن. ئیسلام پێویستی بە قەوارەی سیاسی هەیە، ئیسلام پێویستی بە دەوڵەت هەیە، بە دەسەڵات و حوکمڕانیەک هەیە. ئەمە هەم عەقڵ وا دەڵێ، هەم واقع ئەو واقعە کە تیا دەژین دەیخوازێ، هەم دەقەکانی شەریعەتیش ئەوە دەخوازن. یعنی بۆیە نەخوا سوبحانە وتەعالا کە دەفەرموێ وأمرت لأعدل بينكم، لەسەر زمانی پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام، فەرمانم پێکراوە دادگەریتان لە نێواندا بکەم. دادگەری چۆن دەچەسپێ بەوێ دەسەڵات؟ ئەوانەی کە ستەمکارن، ئەوانەی کە چاویان لەوەیە کە خێروبێری خەڵک و وڵات بۆ خۆیان قۆڕەکەن و داگیرکەن، ڕێنادەن دادگەری بچەسپێ، دانویان لەگەڵ دادگەریدا ناکوڵێ، دەبێت دەسەڵاتێک هەبێ. هەر بۆیە خوا سوبحانە وتەعالا لە ئایەتی 25 سوورەتی الحەدیددا دوای ئەوەی باسی ئەوە دەکات لیەقومە الناس بالقسط، هەموو پێغەمبەران هاتوون عەلەیهیم الصەڵات وسەلام خەڵک بە دادگەری بەڕێوە بچێ، دوای یەکسەر دەفەرمێ و ئەنزەلنا الحەدید، ئازنیشمان دابەزاندووە. ئەم دادگەریە پێویستی بە ئاسون و بەهێز دەکات. ئەمە شتێکی ئاشکرا و ڕوونە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم، قەوارەی سیاسی لە ئیسلامدا لە هەناوی کۆمەلگای موسڵمان دێتە دەر دوای هۆشیاری و بێداری خەڵک. یعنی چی؟ یعنی دەبێت خەڵک هۆشیار بێ، لە دین تێبگا و بزانە دینەکەی چی لێ دەخوازێ، و دڵەکەشی بێدار بێ، بوێری و جورئەت و غیرەتی ئەوەی هەبێ، ئەوەی کە بە عەقڵ تێگەیشتووە لە دینی خوا، خۆشی پیادەی بکە. دەبێت خەڵکێکی ئاوا هەبن، چەند تاکێکی ئاوا پەروەردەکراو، ئەمجا ئەوانە هەوڵدەن کە
واقعی کۆمەلگاکە یاخوان گۆڕن هەمیشە دەبێ کۆمەلگایەک هەبێ ئیسلامی قبول کردبێت و پەسەند کردبێ لە باوەش کردبێ ئەم کۆمەلگایە خۆی دەتوانێت کە قەواری سیاسی بۆ خۆی بنیات بنێ تا کۆمەلگایەک نەبێ ئەسڵەن بیرکردنەوە لە بنیاتنانی قەواری سیاسی خەیاڵ پڵاوە. سێ هەرگیز ناگونجی ئیسلام بە زۆر بسەپێندرێ. ئیسلام قەت بە زۆر ناسەپێندرێ. کەسانێک کە شارەزای سروشتی ئیسلام نین چ لە مسلمانان چ لە نامسلمانانیش چونمە دۆستی نەزانیشمان هەیە و چۆن دوژمنی زۆر زانمان هەیە پێیان وایە کە دەبێت دەسەڵاتمان هەبێت جا ئەوجا ئیسلام بەڕێوە دەچێت. نا لە سەرەتاوە ئیسلام بە دەسەڵات بەڕێوە ناچێت. ئیسلام عقل و دڵی خەڵک دەدوێنێ. پێغەمبەری خاتەم چی کرد صلی الله عليه وسلم؟ ئایا لە مەکە دەسەڵاتی هەبوو؟ نەخێر، چەوسێنراوە بوو. کە چوو بۆ مەدینەش لەوێش بە ناچاری دەستیان بۆ چەک برد بۆی بەرگری بکەن لەو قەوارە سیاسی کە بنیاتیان ناوە. بەچی بنیاتیان ناوە؟ بە بانگەواز و پەروەردەکردن و تێگەیاندن و وریاکردنەوەی خەڵک بە عقل و دڵ قەنەعەتی بە ئیمان و ئیسلام بوو. پەیمانیان بە پێغەمبەردا بوو صلی الله عليه وسلم خەڵکی یەثریب کە دوای ناوی لێندرا مەدینە. پەیمانی یەکەم و دووەمی عەقەبەیان لەگەڵ بەزوو لە ساڵی 12 و 13 پێغەمبەرایەتیدا. ئەمجا لەسەر بناغی ئەو گرێبەستە پێغەمبەر صلی الله عليه وسلم چوو بۆ مەدینە و ئیعلانی دەوڵەتی ئیسلامی کرد. دوای دەستی دایە چەک بۆ ئەوەی کە ئەو قەوارە سیاسی بپارێزێ. چوارەم قەوارەی سیاسی ئامرازە بۆ چەسپاندنی کەمێکی شەریعەت نەک زۆربەی شەریعەت تاکەکان خۆیان و کۆمەلگا خۆی دەیچەسپێنێ. کەمێکی شەریعەت دەمێنێتەوە کە پێویستی بە دەسەڵاتی سیاسی دەکات وەکو چەسپاندنی دادگەری لابردنی زوڵم و چەسپاندنی سزا شەرعیەکان سنوورە شەرعیەکان ئەو دەبێت دەسەڵاتێکە بێ. ئەگەرنا زۆربەی شەریعەت کۆمەلگا و خەڵک خۆی بەڕێوەی دەبا. ئەوەش پێویستە ڕاست بکرێتەوە کە بێگومان و نەبێ هەموو بەڕێوەبردنی هەموو ئیسلام پەکی لەسەر دەوڵەت کەوت بێ. ئێستا ئێمە چ دەوڵەتێکی ئیسلامیمان نییە نە لێرە و نە لە زۆر شوێنانی وڵاتانی ئیسلامی و مسلمان نشین، بەڵام زۆر لە شەریعەتیش پیادە دەکرێت بۆ خەڵک دەتوانێت شەریعەت پیادە بکە. تەنیا ئەوە کە پەیوەندی بە دەسەڵاتی سیاسیەوە هەیە بەوە جێبەجێ دەکرێت کە لە هێندێک لە کتێبەکانی خۆمدا گوتومە دەگونجێ بڵێ لە سەدا 10 شەریعەت 115 شەریعەتە. پێنجەم ئەو قەوارە سیاسی بە زۆر دادەمەزرێ ڕەوایەتی نابێت. هەر قەوارێکی سیاسی بە زۆر دابمەزرێ بە زۆر پسە پێندرێ ڕەوایەتی نابێت و چاوەڕێژ دەکرێت بە زۆریش لا بچێت. و ئەوەی لە سوودان بینیمان کاتی خۆی کە بە کودەتای سەربازی عومەر حەسەن بەشیر ئەوان هاتنە سەر حوکم و دوایی لە ڕەفیقەکانی خۆشیان هەڵگەڕانەوە دکتۆر حەسەن توڕابی ئەوان سەرنجام هەر بە ڕاپەڕینی جەماوەری و بە خۆ پێشاندانیش لاچوون. یعنی گومانی تێدانیە کە قەواری سیاسی لە ئیسلامدا نابێ بە زۆر پسە پێندرێت دەگەر نادووە بە زۆریش لا دەچێت. شەشەم قەواری سیاسی لە ئیسلامدا هیچ بەدیلی نییە بۆ باوەشی گەرمی خەڵک و جەماوەر و بەرگری لێکردنی. واتە قەواری سیاسی لە ئیسلامدا دەبێت لە باوەشی خەڵک و جەماوەردا بێ. بۆ چونکە کوفری جیهانی و دەست و پەیوەندە ناوچەیەکانیان لێ ناگەڕێن. ئەتۆ دەبێت پشت ئەستور بی بە خەڵک و جەماوەری خۆت. ئەگەنا بە تەمابی بە مەرحەمەتی ئەمریکا و ڕۆژئاو ڕۆژهەڵات بێ سەر حوکم ئەوە خەیاڵ پڵاو و هەروەکو هێندێک ئەزمموی تاڵیشمان لەو بارەوە بینیون. خاڵی حوتەم و کۆتایی بە زۆر سەپاندنی ئیسلام خەڵک ناچاری نیفاق دەکا کە لە کوفری ئاشکرا دەیانگوازێتەوە بۆ کوفری پەنهان. کوفری پەنهانیش خراپترە چونکە خوای متعال دەفەرمێ ئین المنافقین فی الدەرک الأسفل من النار. بەدڵنیایی منافقەکان لە پلەی خوارەوەی لە تەختی بنی دۆزەخدا. ئەنجا تۆ کە بە زۆر خەڵک ئیسلامی بەسەردا پسەپێنی و بە زۆر خەڵک مسلمان بکەی هیچت نەکرد چونکە لە کوفری ئاشکراوە کە خوای پەروەردگار ڕێداون خەڵک بە ئاشکرا کافر بێ. وقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر. بڵێ حەق لە پەروەردگارتانەوەی چێ دەیەوێ بە ئیمان بێنێ چێ دەیەوێ بە بێبڕوا بێ. هەروەها لە سوورەتی یونوسدا دەفەرمێ ولو شاء ربك لآمن من في الأرض كلهم جميعا أفأنت تكره الناس حتى يكونوا مؤمنين. ئەگەر پەروەردگارت ویستە بای تێکڕای خەڵکی سەرزەوی ئیمانیان دێنا ئایا تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم یا هەر کەسێک کە قورئان دەخوێنێ ئایا تۆ خەڵک ناچار دەکەی بیان کەیە بڕوادار. هەروەها لە سوورەتی
غاشية دا كوتاي سورة غاشية خوا سبحانه وتعالى دا فرميه فذكر إنما أنت مذكر لست عليهم بمسيطر. تۆ بیریان خەوە تۆ هەر بیرخەرەوەی تۆ دەسەڵاتت بەسەریاندا نییە وە لە زۆر شوێنی دەکەی قورئاندا خوا سوبحانەوە تەعالا ئەو ڕاستیەی ڕاگەیاندووە کە ئیسلام ناگونجێ فەرز بکرێت. ئەگەر هەر بەرنامەیەک بگونجێ پسە پێندرێ ناگونجی ئیسلام پسە پێندرێ لەبەرچی ئیسلام سەرۆکاری لەگەڵ عەقڵ و دڵۆدەڕوونی خەڵکدا هەیە و ئیسلام بەر لەوەی ئاشکرا بێ پابەندی ئاشکرا بێ قەناعەتی و بڕواهێنانێکی دەرونیە. ئەو قەناعەتە دەرونیە کە پەنهان و ئاشکرا نییە گومانی تێدانی ئەگەر بە زۆر بێ کابرا بەڕواڵەت ئەو کەسە بەڕواڵەت خۆی بە چاک پێشان دەدا هەروەکو عەرەبە خێڵەکیەکان قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا ولما يدخل الإيمان في قلوبكم هروها إذا جاءك المنافقون قالوا نشهد إنك لرسول الله والله يعلم إنك لرسوله والله يشهد إن المنافقين لكاذبون. بۆیە هەرگیز نابێ مسلمانان بیر لەوە بکەنەوە کە بە زەبری زۆر و دەسەڵات قەواری سیاسی و دەوڵەت پەیداکەن و پاشان دەبێ بشزانن کە قەوارەی سیاسی لە ئیسلامدا ئامانج نییە و شتەکانی دیکە نابێت نادی دەبژێرێن بەڵێ کۆتا قۆناغە مسلمانان پێی دەگەن بەڵام ئەگەر بەوە نەگەیشتن معناوانی ڕەنج بە خەسار بوون چونکە گەر وا بێ پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام وەکو لە زۆر لە کتێبەکانی خۆمدا باسم کردووە دەبێ بڵێن هەموویان ڕەنج بە خەسار بوون. ئێمە ژمارەیەکی کەم لە پێغەمبەران توانیویانە قەوارەی سیاسیان هەبێت. داود و سولەیمان عەلەیهیمە السەلام و موسا تا ڕادەیەک ئەویش تەنیا بۆ گەلی بەنو ئیسرائیل ئیبراهیم تا ڕادەیەک لە ڕووی ئابووریەوە و ئاتەیناه مولکەن عەظیمە و محەممەد صلى الله عليه وسلم. ئەگەرنا پێغەمبەرانی دیکە زۆر جار هەر فریای ئەوە کەوتون پەلی ماڵ و منداڵ و ئەو بڕوادارانەی کە لەگەڵیاندا بوون بگرن و بڕۆن خۆیان دەرباسکەن و خوای پەروەردگار گەلەکانی فەوتاندوون. کەواتە ئەگەر وا بیر بکەینەوە کە هەر کەسێک و هەر کارێکی ئیسلامی نەیتوانی دەوڵەتدا بمەزرێنە قەوارەیەکی سیاسی ئەوە ڕەنج بە خەسار بوو. دەبێ بڵێن پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام ڕەنج بە خەسار بوون کە بە تەئکید ئەوە بیرکردنەوەیکی زۆر هەڵەیە. بۆیە قەوارەی سیاسی کۆتا قۆناغە کە کاری ئیسلامی و پرۆژەی ئیسلامی مسلمانان پێی دەگەن بەڵام معنای وانە کە لە هەموو شتەکانی دیکە گرنگترە چونکە ئەگەر شتەکانی دیکە نەبن ئەوەش هەر نابێ و پاشان ئێمەش وەکو خوا سبحانه وتعالى فەرمێتی لا يكلف الله نفسا إلا وسعها خوا لە هیچ کەس داوا ناکە مەگەر ئەوەی لە توانایدا هەیە. ئەتۆ ئەگەر ئەوەی لە تواناتدا هەیە ئەنجامتدا ئەوە تۆ ئەرچی خۆتت جێبەجێ کردووە و بەوە بەهرەمەندی و زۆر لە پێغەمبەرانیش عەلەیهیم السەڵات وەسەلام کە خوا لەسەر ئاستی مرۆڤایەتی ناردوونی وەکو گوتم نەیانتوانی قەواری سیاسی دروستکەن بەڵام گومانی تێدانێت کە کەم تەرخەم نەبوون چونکە ئەوەندەیان پێکراوە کە کردویانە خوا بەیەکگرتن و ئیمانیان بۆ خەڵک ڕوون کردوتەوە و خەڵکیان بەرەوخوا هێناوە و هەوڵیان داوە کە ڕەوشتیان بگۆڕن بیرکردنەوەیان بگۆڕن ئەخلاقیان بگۆڕن لایەنی کۆمەڵاتیان بگۆڕن. ئەمجا کەمێکیان توانیویانە قەوارێکی سیاسیش دروستکەن ئەو بەشەی شەریعەت کەماوە و پێویستی بە دەسەڵاتی سیاسی هەیە ئەوەش جێبەجێکەن زۆریشان نەیانتوانێەوە ئەوە بکەن. بە هیوای ئەوەی کە ئەو بیرۆکەی خۆمان ڕاستکەینەوە چی دیکە هەموو کاری ئیسلامی لە بنیاتنانی دەوڵەت و قەواری سیاسیدا کورت نەکەینەوە چونکە وان نییە و دوایش خۆمان و خەڵکەکەمان تووشی ناومێدی و ڕەشببینی نەکەین لە بەرەوە کە نەمانتوانیوە بارودۆخەکە بگۆڕین کە وەکو گوتم بارودۆخەکەش پەیوەندی هەیە بە گۆڕینی خۆمانەوە دەبێت خەڵکەکە بگۆڕێ لە دەروونە و لە ناخەوە ئەمجا واقعەکە دەگۆڕێ. لێرەدا کۆتایی بە ماڵقەیەشمان دێنین و صلی الله علی محەممەد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.